ناف سلێمانیدا داوی ئاگەهی چنە؟ بەڵێ کاژین بەیانیتان باش دەربارەی ڕەوشی کەشوهەوای هەرێم بەڕێوەتی کەژناسی مەرەرزەی هەرێم ڕایگەیاندووە کە بڕی بارانبارینی لەم ساڵدا ڕاگەیاندووە کە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستاندا سلێمانی زۆرترین ڕێژەی باران تێیدا باریوە کە ڕێژەکەی 339 ملیمە کە بەراورد بە شارەکانی هەرێمی کوردستان زۆرترین ڕێژەیە و کاژین جیاواز لە ڕەوشی کەشوهەوا پارێزگاری سلێمانی هەفتەی ڕابردوو سەردانی بەغدای کردو لەگەڵ بەرپرسانی ئەو شارە کۆبووە دیارە ئەمە دوور لە چاوی میدیاکان ڕوویداوە و مەبەستی سەردانەکەش دامینکردنی سوتەمەنی و کێشەی ئاوارەکان و پرسی خاڵە سنوورەکان بووە لە ناویشیاندا دیارترینیان دامینکردنی سوتەمەنی بووە کە پێشتر وەزارەتی سامانە سروشتەکان پێی ڕاگەیاندون ناتوان لە یەک بەرمیلنەوت زیاتر بەسەر هاوڵاتیانی شاری سلێمانیا دابش بن کە ئەمەش بەهۆی ئەو قەیرانەجارەی کە ماوەی ساڵێکە هەرێمی کوردستانی گرتوێتەوە پارێزگاری سلێمانی ناچار کردووە کە سەردانی بەرپرسانی عێراق بکات ئەمە لە کاتێکدایە کە پێشتر پرسەکانی هەرێم لە ڕێگەی وەفتەکەی هەولێرەوە ئەگەێنرە بەغدە بەڵام دیارە لە ئێستادا بەهۆی ئەو کێشانەی هەیە لە نێوان هەولێر و بەغدایە پەنایان نەبردوتە بەر هەولێر و ڕاستەخۆ پارێزگاری سلێمانی سەردانی کردوون و هەر ئەمڕۆ کاژمێر دوو بە ئامادەبوونی پارێزگای سلێمانی ئۆپنداتای سلێمانی ئەکرێتەوە کە ئەمە بۆ یەکەمین جارە ماڵپەڕێکی لەو شێوازە بکرێتەوە بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی لە ماڵپەڕەکەدا ناوی سەرجەم ڕێستۆرانت و کافتریا و ئۆتێلەکانی شاری سلێمانی تەیە کە سوودێکی زۆری هەیە بۆ گەشتیاران کە سەردانی ئەم شارە دەکەن بەڵێ کاژین ئەمە زانەرەکانی ئەمڕۆ شاری سلێمانی بەڵێ سپاس بۆ نوشەکە هەنە شاکار نۆری کوژ سلێمانیەتیان بەدا بوو.